ئەم کاتتان باش خۆشەویستان ئەمڕۆ ڕۆژێکی ترە لە قۆناغی ئامادەکاری بۆ قۆناغی دووەم ئێستا کاتی پرۆڤەی هەموو گروپەکانە مامۆستا ڕاهێنەر مامۆستابەیار بەڕاستی لاگوە لەگەڵ گروپەکانە تاکو پرۆڤێکی باشیان پێ بکا و ڕایان بێنە ئێمە لە بانیۆلێرین لە ئوتێل کانیۆن لەگەڵ مامۆستابەیار و لەگەڵ بەشێک لە بەهرەمەندەکان لە کاتی پرۆڤەیە لە دواتر ئەیبینن هەروەها بەشێک لە ئەندامانی لیژنە ئەمڕۆ لەگەڵمانە بن ئامادە ئەبن هەمووی پێکەوە بینین فەرموو دەستم چوو بەخوا هەرگیز نایەتەوە نایەتەوە لە دەستم چوو بەخوا هەرگیز نایەتەوە نایەتەوە ئەو گوڵەی کە لە نێوان ناشنایەوە سەرەتا بە خێراتنەوەشی گەرم پارێ دەکەم خێر بۆنێەوە بۆ قۆناغێکی نوێی ئەم پرۆگرامە هیچ قۆناغی دووەمە بەڕاستی ئەگەر لە سەرەتا مادەم لە سەرەتا ئەو پرۆگرامە لە کۆی 950 و بزانە 55 کەسە 53 کەسە شتێکی وا بووە مەرحەلە چوارتان بڕیە هاتینە ئەو مەرحەلەی کە بزانم 90 کەسن ئەگە غەڵەت نەبوو بە هەموو یعنی دەکا ئێوە قۆناغێکی زۆر باشتان بڕێ و هەمووتان دەنگتان باشە بۆیە سەرەتا دەمەوێت یەک شت بڵێم دەبێت لەلاتان ئاسایی بێ ئەوە ڕستکە ینی هەر لە هەموو پێشبڕچەیەک یەک کەس یەکەم دەبی ئێوە خێزانێکن حەزم لێ وەکو خێزانت تەماشا یەکتری بکەن ئەگەر هەر یەک لە برادەرەکانتان لەو مەرحەلەی بەسەرکەوتووی بڕی دڵنیاشم هەروە دەبی ئێوە پشتگیری لێ بکەن بە دڵێکی فراوانەوە پیرۆزبایی لێ بکەن و ئەوەش ڕستکە وەکو باسم کرد هەر دەبی یەک کەس یەکەم ئەوە معنای ئەوەی نیە ئەوەی کە دەردەچی لە مەرحەلەی ئەوە لە هەمویان دەنجی باشترە لە هەمویان هونەرمەندترە یان لە هەمویان بەهرەمەندترە هەروایە بەخۆی لەناو احتیمالە لەنا ئەو شەش کەسەی سێ کەسی زۆر دەنگ باشی تێداوی بەڵام ناکرێت ئەو قۆناغە وایە ناکرێت هەر سێک بەسەر بکەوە بۆیە دەبی بەدڵەکی زۆر گەورەوە بە ڕوحەکی هاوڕێیەتیەوە بەیەکتری بڕوانن هەر یەکتان کە بەسەر کەت ئەو کەدی پیرۆزبایی لێ بکاو و هیوای بۆ بخوازی کە لەو گروپەی خۆی زیاتر بەسەرکەوی هەر نەبی دەلێت لە گروپەکەی من یەکێک بەسەر کەت وا بووە لەگەزی دنیای هەوەرنەما بەڵای تۆم داوێ بە تاقیتانیا هەی هەوەرنەما مام نەمام زۆر جوانە بۆچی خۆمانە ئەی هەوەرنەما جێگای ژیانە ئەی هەوەرنەمام شەو لە سنەیمانی بە هیوادارەوە ئەی هاوەرنەمام سەرخەو دەشکێنم بە لای یارەوە ئەی هاوەرنەمام نەمام زۆر جوانە یاری خۆمانە ئەی هاوەرنەمام جێگای ژیانە بۆت مردم نەمام دەچمە سلەیمانی گۆی ژەم لێ دیارە ئەی هاوەرنەمام بە بەرزی گۆی ژەخەم لە دڵم بارە ئەی هاوەر هەر یەکێتە مواصفاتی باش بەڵام بەڕاستی دەجار دەست خۆش مامۆستا توانایەکی زۆر باشە توانیوە بیدۆزیتەوە تێیاندا
زۆر بە وردی اختیاری گۆرانەکانت بۆ کردوون هەر یەک لە گۆرانەکەی خۆیدا زۆر بە باشی مسەیترە جێی دەستخۆشی مامۆسایەکی زۆر باشتان هەیە خیبرەیەکی زۆر باشی هەیە توانایەکی زۆر باشی هەیە کە بەڕاستی توانێتی تەنسیقێکی باش بۆ دەنگەکان بکات یعنی گروپێکن بەڕاستی سەرکەوتوو بن ئەومێ دەکەم هەر کامێکتان سەرکە و دەستخۆشی لێ بکەن ئەوەی تر با بەردەوام بێ ئێمە لە پشتی ئەوەشەوە هەین هاوکاریتانەکەین یعنی کەسێک لە ئێوە دواتر ویستی هەیە کارێ بکە هاوکاری بکەین هەر هاوکاریە بین ئۆفیسمان هەیە ستۆدیۆمان هەیە بۆ کاری موزیک ئەتوانین پشتگیریتان بکەین ئای شەمای شەمای شەم کوردای لە خۆبایی ئامنت پێ کرد بە تانیایی ئای شەمای شەمای شەم تۆ شەمیام نیژماغالی بۆ لە تۆم با بێباری ئای شەمای شەمای شەم ئەدای جوانە زۆر ئەدایەکی وردەکە هەشە ئەحساسێکی زۆر جوانی هەیە زیاتر لە ئەداکەی بەڵام گرنگ ئەوەیە زیاتر هەوڵ بدەن تا کاتی بەرنامە باشتر خۆتان ئامادە بکەن بۆ ڕۆژی بەرنامەکەش هیوادارم هیچ لایەکتان ترسود لە ڕاوکێتان نەبێت ڕاست ئەوە هەر حاڵەتە هەر هەیە خۆم ئەزانم بەڵام مهمەوەیە زۆر بەسنگێکی فراوانەوە بێنە سەر ستێج و گۆرانی بڵند ئێمەش هیوادارین گوێمان لێ ئەوە بێت ئەو ڕۆژە کە بتوانە زۆر بە باشی گۆرانی بڵێن هەمووتان سەرکەوتوو بن دەنگێکی زۆر باشتان هەیە و گروپێکی زۆر باش دەستخۆشی بۆ مامۆستا بەیار بەڕاستی زۆر هیراک بووە ئەزانم مامۆسایەکی زۆر باشتان هەیە و تەنسیقێکی زۆر باشی بۆ هەر هەمووتان دروست کردووە راڵن کوردستان ستار یەک کەس یەکەمە بێ و لەم قۆناغەیە لەو گروپەی ئێوەیە یەک کەس دەرەشێ هەستی چۆنە؟ وەڵاهی ئیتر خۆشە و ناخۆشە و من لە بەرنامە یەکەمیشە گوتم کە باوەڕم بەخۆم هەیە هەموو کەسێک کە هاتوتە ئێرە بێگومان باوەڕی بەخۆی هەیە باشە بەڵام خۆ ناشکرێ ئیتر هەندێک شت هەیە مثلەن جاری وایە سترێسە بیان ئەو شتانە بێت لەسەر ئەو شتانە دەردەکرێت بەشدار بۆکان ئیتر ئەگەر دەریش نەچەند مشکلێ نابێت بۆ بەشدار بۆکانی تر زۆر پێم خۆش دەبێت بە تاکید ئەو گروپی ئێوە دەنگخۆشی زۆر ئاڕۆڵا بەتاچیت کە هەر بەڵام یەکێکە بێت لە گۆرانیانەی کە دەنگە هاتەوە لە سۆشڵ میدیا لە بەرەوەی گۆرانیەکی جوان هەمووتان دەنگتان خۆشە ئاڕۆڵا بەتاچیت ئاڕۆڵا زۆر سپاسم هیوادارم بتبینم لە قۆناغی سێ زۆر سپاس دەکەم چیە تا ئێستا بە پرۆڤا بە ئامادەبوون بۆ یا ئامادەکاری بۆ قۆناغی دووەم باشە ڕوات هەرچەنە گەر کوڕکچەکان تێکەڵ ئەکرێنەوە جارێکی تر تۆنەکان مختلفن جیاوازن بەڵام باش خۆیان ئامادە کردووە و مامۆستاکان ئەوانەی مستەشارن لە پشتی کامێراوە کاری خۆیانەکەن یاخود ئێستا لە کاتی پرۆڤاتە لە بەردەمی کامێرە ئەیان بینی زۆر باشن پرۆڤاتەکان جالەوە گروپیان داناوە لە گروپەکە مناقەشاتی تۆن و هەروەها گۆرانیەکان و کۆپلەکان و کێ چ کۆپلێکی بەرەکەوێ ئەوە زۆر باشە لە کاتێکە ئەو کەسانێک کە مستەشارن باش خۆیان ئامادە کردووە وە کەسانی شارەزا عزیز بارە بەهاریژ عزیز جەژنی دڵدارە دەستەکەت بێنە و با بڕۆین بۆ ناو ئەو باغ و نێزارە دەستەکەت بێنە و با بڕۆین بۆ ناو ئەو باغ و نێزارە بۆ ناو ئەو باغ و نێزارە بەهاریش عەزیز جەژنی دڵدارە دەستەکەت بێنە و با بڕۆین بۆ ناو ئەو باغ و گوڵزارە دەستەکەت بێنە و با بڕۆین بۆ ناو ئەو باغ و گوڵزارە تاوە ئامادەی بۆ قۆناغی بەڵێ ئینشاءالله ئومید بەخوا ئەکید
باوەڕت بە خۆت هەیە؟ ئەی چۆن ئەگەر بۆ هەر ئینسانێ باوەڕی بەخۆی نەبێ دەست بۆ هیچ شتێک نابێ. کێ پێوتی بەشدار بە کێ هەنیای کە بەشدار بی لە پرۆگرامەکە چۆن بوو بە؟ زۆر کەسەکەیت زۆر کەس لە دەوری بەر خۆی ڕەنگە زۆر شتی ترە بێ نەتوانم ێستا بارسی بکەم لەبەر مەسەرەن کاتی بەرنمەکەیان کاتی قسەکردن ئەگەرنا من خۆم ڕەنگە ئەزمموی زیاتر لە 20 ساڵ مەبێ ئەزمموی لە تەمەنی ح ساڵیە بۆ نمونە من لە فیستیڤالە گەورەکانە لە هەنگەکانە بەشداریم کردووە بەڵام میری ڕەنگە بارودۆخ یاوەەر نەبوو بێ کە ببین بە هەر کەسێک لە هونەرمەندانی کامڕۆ لە وەسەتەکە دیارن ومێ دەکەم ئێرە دەرگا واڵاکردنی دەرگاکان بێ بەڕووی چی من و هەموو ئازیزانی ترکە لێرە بەشدارم و بە هەر کەسێکیش شایستەیە ئیشاءڵڵا پیرۆزی بێ لە ئێستاوە سەجار ئێمەش وەکو هەموو خەڵکی تر جوێی لێگرین و ئیشاءڵڵا بێت بە هونێکمدێکی ئەم شارە یان ئەم وڵاتی من و تۆ هەر کەسێک باوەڕ دوای پشتە خۆ ناخیسێم؟ ئینشاءڵڵا باوەڕم خۆیە. ئەی لەو شەش کەسەی گروپەکەی ئێوە تۆ لەکێ زۆر ئەترسی کە لەوانێدا؟ شار ڕۆخۆ شیشار تۆ زەسامی هەیە؟ زۆر هەروەت نەک دەنگێ هەر شکلەکەشی بارەوە لە ڕازی بڕیانە لە دەرشنەی بەیانە بەیان لە یاری جوانەوە گەیشتە لام هەرەکەنیانە لە دەرشنەی ئێستا نەکەوتینێتە سەر پرۆڤە لەگەڵ مامۆستا بەیارە بەڵام بە بەردەوام خۆم پرۆڤم کردووە. پرۆڤە دەکەن لە ماڵەوە؟ زۆر لەگەڵ هاوسەرەکەمان زۆر پرۆڤەکەم ئەو دەوروبەرەکەشم مامۆساکەم هەم لە پەیمانگاش. لە کاتی ئیشکردن و لە کاتی دانیشتنەوە بەردەوام تۆ دەنگت دەهاو؟ ئەوم لە دوای ئەم پرۆگرامە. شەرمەکەیت یا ئەترسی یا باوەڕ بەخۆ نییە یاجی؟ وەڵا باوەڕم بەخۆیە بەڵام بەشداربووەکانی لەگەڵ منن هەمویان ئاستیان باشە. ڕاستە ئەوم بینی دەنگیان زۆر خۆشە بەڵام دەنگی تۆش بەلای منەوەی کێک بوو لەوانەیە کە بەرم کەوتیان. سوپاس دەکەم. ڕۆژانە کاتەکەم لە ماڵەوە بەسەرەوەم یعنی پرۆڤی لە ماڵ زیاترەکەم و بە پیانۆی خۆم پرۆڤەکەم. بەتەنیا پرۆڤە دەکەیان لەگەڵ ڕەفیقەکانت؟ لەگەر بابم ئاسوکەمانە لەگەرە پرۆڤەیە. ئەویش یارمەتی دەداتەوە پرۆڤەکان دەکەن ڕۆژانە؟ زۆر. چۆن خۆت ئامادەکردەوە بۆ قۆناغیەوە؟ وڵا زۆر بە دڵەیەکی زۆر مرتا زۆر حەزەکەم بۆی کە بۆ قۆناغی و یەکەم جار کە هاتم بۆ وەکو تێست بواتم. ئێستا زۆر حەز دەکەم کە لە قۆناغش دەرچم. وەکو تێستات پێی باوەڕت بە خۆتە بوو دەربچی بۆ قۆناغی دووەم؟ نا. بەڵام دەرچوویت و لە سۆشیال میدیا زۆر گرنگی بە ڤیدیۆکانت درا. تۆ ڕای چی بوو لەسەر ئەوە؟ زۆر حەزم کرد. زۆر. شیلان پێم بڵێ چێ یەکەم جار تەلەفۆنی بۆت کردوتی لە بەرنامە بەشداریت کردوە تۆم بینیوە؟ یعنی کە من زۆر بە عایلەم تێنەگەیاند بوو بۆەوەی کە ئەوان نەیانزانی بوو کاتێک عایلەمەگە سەیریان کرد لە تەلەڤیزیۆنا کوتیان ئەو تۆ کەی بەشدار بووی شۆک بوون کوتیان تۆ چۆن ئێمە داگادار نەکردەوە کوتە من وەکو تێست ڕۆشتم. بۆ پێشتر نەیانزانین دەنگت خۆشە و دەردەچی؟ پێمیان دەکوردێت دەیان کوت تۆ ئافرەتی ناتوانانی ئەوی شەمەگە.
چۆنە ئەمڕۆ کە پرۆڤەت هەیە و خۆت ئامادەکێ بخۆنا والله ئێستا خۆشە حتممە ئەمانەوڵێکی باشمان ناوە ئیلاکێکی زۆرمان پێوە دیارە ئەوەش پێویستە کە ناکەس بەبێ ئیلاکی ناڕۆ بە قۆناغێکی تر شتێک پێویستە خۆ بۆ ئیلاکەیت و هەوڵی بۆ بی ئەنجاگەی بە ئامانچ ئەم ماوەی کە ڕۆژت خەریکی پرۆڤ خۆم ئامادەکردن بوو یا باوەڕ بەخۆ هەیە و هیچ نەکرد مای هەر کەس باوەڕی بەخۆشی پێویستە تۆزێک پرۆڤار بکرێ هەر پێویستە بکرێت سترێسی ئێستا یان هیچ کێشە نییە بۆ قۆنا لەخوا بەزە سترێسی نەناوەڵە باەوە نەبڕای بە خۆمانێ بڕۆمە بە خۆمانێ باەوە ئەی کە ڤیددیۆکەی خۆت بینیەوە لە سەرشاشەی کوردستان تیV شتێکت بینی کەوتە ئەوە هەڵەیە ئەبواە ئەوم نەکردای ئەوام کردای لە جا ئەمن کوێ کامیرە و لیژنەوە شتانە مامۆستاکان کاریگەریان زۆرە پای خۆی سرێسەر پیاکەن ئەوش ڕاستی دەرزی لێ وەرەگری یەکەم جارە دوایەوە تر ڕادی یارمەتی تا کە جاری داهاتوی تر زۆرتر کۆ ڕاستە وایە یارمەتی دەرە زۆر کێدوت کە دەرچووی بە باوکت وڵی کە دەرچوو میعین با بڵێ قۆناغی ڕاوە تر سناپێکی و هەموو دنیای ێزانێتەوە ئەو سناپەکە با باقسێکی جدی بکەین لە هەر کەس یەکەم پرسیوە یەکەم کەس بە کێو تۆ توێتی ماڵەوە ئەو کەی سەر و سەر چاومانەوەم بەدڵە ئەی کابرا بەخوا کابرا نییە هەر تۆماوی بڵێ کابرا یۆڵە نییە بۆ نییە نییە زارێت هوەر چۆن بەبێ عشقە بێ آخر بڵم سێ خۆشڕنی لە عشقی کابرا بێ لەوانی عشقی نیشتیماوی لەوانی عشقی میوزیکوی قەیناکە وەڵامەکە لێ وەرەگرم لای خۆم دانێم هەتا ڕۆژەی ژنێ ئینشاڵڵا کاکە دیار هیوە سەرکەوتنە بۆ خواز ڕاستەکەم ئەزیزم زۆر زۆر خۆشحاڵ بووم کاتێکی ئەزیزم خۆشحاڵترم زۆر کەسێ شک نابم بۆ عشقم بە پەرۆژ بێ جگا لە تۆ چاوێنیابی کەم بە ماڵ جگە لە چاوی جوانی تۆ کەسێ شک نابم بۆ عشقم بە پەرۆژ بێ جگا لە تۆ چاوێنیابی کەم بە ماڵ جگەل لە چاوی جوانی تۆ من دوور لە تۆ لە ژوانی تۆ هەموو شەوێکم دەیجوورە بە دوای هەواڵێکت وێڵم بکەم مەزڵگات لێم دوورە من دوور لە تۆ لە ژوانی تۆ هەموو شەوێکم دەیجوورە بە دوای هەواڵێکت وێڵم بکەم مەزڵگات لێم دوورە
بەخێر بێنەوە چۆنن باشن چەند کەس دەرچوو؟ سێ کەس بەڵێ لە گروپەکە سێ کەس دەرچوو؟ چەند کەس بەکارد بوو چەند کەس ئەم بێکاردم ینی بەخۆم دەرچوم کاکە و کاک محەممەدیش بەکارد محەممەد و کاکێکی ترە بزانام کاکەکەی ترکەیە بەداخۆ بۆ بەداخەوە وڵا پێم ناخۆ ئاگام لێ و سترس بووی سێرمە کردی لە دەرەوە بەڵام تر کاتە سەرۆکیە دەرچێ و دەرنەچێ ئاگام لێ نەما یەس بەڕاست پیرۆزە بەکار کاتەیەکێک لە کارتەکان بۆ تۆ بەهارە چیمان بۆکەی لە خۆناغی سێم سەرکەوتوبی ڕای لیژ نییە بەس خۆ جوانیش گۆرانەکە توت تر ڕای لیژ نییە بابزانم نابێ هەمووان پێکەوە دەچین ئیتر چەند کەسێکێتر گروپەکەیەوەش زۆر ناخۆش بوو هەمووی دەنگی خۆش بوو کاکەیانی ڕێشی بە خۆت وەرێوەڵە ڕزەوت مامۆستادامانن چی بکەن خواگیان سوپاس دووبارەکە لە جێوانی عزیزم هیوادارم بەردەوام منیش دەرنەچوو بەداخەوە بۆ وڵا پیرۆزبایی لە کاکەرسلان و کاکە محەممەد و کاکە محەممەدی دیوارە قوربانیان بم پیرۆزبایان لێ دەکەم هەر وەک کاکە دیاریش باس کرد سروشتی بەرنامەکەوەیە هەمومان دەرناچین ئیتر ئینشاڵڵا لۆ دەرفەت تێکی تر هەر بژێت سپاس سپاس بخوای بۆ تۆ کە لیژ نەدەی هەستە چۆنە وڵایی هەستم خۆشە و ناخۆشیشە بەزدی بۆ هاوڕێیانم و کاک دیار بە تایبەت بەڵامی تر سروشتی بەرنامەکە وایە چی بکەین لەگەڵێ ئارەوەڵا زۆر زۆرم پێ ناخۆشە زۆر سپاس دەکەم ئەمان چوار کەسن پێنجەم وەر ناگرن مەسەلەن بۆ نمونە من ئەگەر لێمان تێک نەدەی با بەس زۆر خراپ لێتان تێکەوە وەڵڵا ئەخەر ئیلا ئەگەر ئاخر کەس داد بنین هەتالەوە ئەگەر تێچت دا کەس ئیشکالی نەبی چی بکە گەشتە سەری من هەموو شتەکەم کوژەنەرەوە بڵێ ئەو وەڵڵاه تێک چوو کارەبا کوژاوەیە چکە حالەتە هەیە بەزەبت ئەم گۆرانیە بۆ دەنگی هەمویان باشە کەسیان کێشان نیە نا کەسیان کێشیان نیە زۆر باشن من هەر لەو سەرۆدانیشتوم هەر گۆرانی ئەڵم لەگەڵیان بەس ئیتر لە باکستێج باشترەوە هەیە دەست خۆش بی ئەکید وایە زۆر باش.
ئێستا چۆنە ڕێیان وڵی ئیتر خۆت بینە شوێنی من خۆش و ناخۆش خۆش و ناخۆش لەبەر ئەوەی خۆم برمەوە هاوڕەکان دوڕاندیان لە باکستێجی کاتی پرۆڤە لێم پرسیتم لە کێ زۆرە ترسی تۆتشی شار شار ڕاستە ئەمڕۆ شەروا بووی ئارێ وڵا زۆر 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 شانسی خۆت شیشار عینەکەی ئەوەی خۆی تێپەڕان هیوادارم بتبینم لە قۆناغی سێم باشتری مەمنون سپاس دەکەم خۆش ئایشی شار ئایشی شار چیت کرد زۆر سپاس بزی چاوەکەم ینی دەنگی هەمووی دەنگی خۆشە بەڵام چەند دەنگێک هەیە کە زۆر بەرمنەکەوێت یەک لەوانە دەنگی تۆ قوربانتم سپاس دادەژیرە جان وەڵڵی نازانم دوێت نازانم شتێکی سیر بوو ئەو کاتی کە با بڵێنە و دوو دێڕیان ئەو چەند دێڕی کە بەر من ویان هەر کەسێکی تر لە برادەرەکانی منەکەوێ لە دوای تەوابوونی کۆپلەکانیان دێڕەکان ئێمە دواتر کۆرس دێن ئیتر لەو جێی کە من ڕاوەساوەم زانی کۆرسەکە دەست پێەکە ینی وەکو پرۆڤە نەبوو کاتی پرۆڤە نەبوو یان چی یا خۆ بیرە ئەو کاتە بوو بەڵام چۆنڵی لەوەیان لێمان تێکچوو وەم زانی برادران ئەیڵێنەوە ئەوەمان بۆ هەوڵت نەیە داوای چانسێکی ترکەی هەوڵت نەیە قسەیان لەگەڵکەی جادر خۆیان یەکلاییان کردەوە خۆ ئەبێ چۆنەڵی برادرانی لیژنەمە کاری ئەوانە چۆنە بێ من ڕەنگە لەسەر من بکەوێت دووسێ ڕۆژی تر بۆ نمونە من بەردەوام بم لە کاری هوەریم ڕەنگە لەسەر من بکەوێت ئەوە لەسەر مامۆساڵکەوتیان کە عەبدولقاهاریان هەر کامێکی تر لە برادرانی تر لەسەر ئەوان بوو بەڵامی تر وەک سەرەتاژ وتم ژیان بۆ هیچ کەسێکمان نەوەستاوە گەر خوایار بێت خواتە من بدات بەرلام شتێ ئەبواە سەرەتا بڵێم پیرۆزبایی لە خانەکەم پیرۆزی بە ئینشاءڵڵا بەردەوام بێت ئێمەش ئومێد بە خوددا بەردەوامە بین کاک محەممەد لای تۆ چی ڕوویدا وەڵی شتەکان بە باش ڕۆشن سەرەتا هەمووش وەکو پرۆڤە لە پرۆڤش باشتر وتمە ڕاستی بەڵام دیار ڕای لیژنە خاتوڕانیان پێ باشتر بوو پیرۆزبایشی لەکەین هیوای بەردەوامی بۆ کاکشی شاری شەخوازم معجیبی دەنگیم و لە دەرەوە شەر هاوڕێن ئینشەڵڵا و هات چەندە پێشتوش هاوڕێن بووە لیژنە وتیان چی لەسەر دەنگی تۆ چ ڕایەکیان هەبوو وڵی ڕایەکی ئەو تویان نەبوو بەڵام وتیان کە لە تۆ نەرچووی هەمووشی 100% لەسەر تۆنی خۆی بوو جێگیر بۆ شتەکانم وەکو کاک شاری هاوڕێشم ئەویش تەناتۆزێک لە ڕیتم دەرچوو بەڵام هەردووکمان زۆر باشی گورانەکەمان پێشکەش خۆشەویستان ئێستا لەگەڵ میوانەکان قساکەم خۆتانزان ئەمڕۆ پرۆڤەیە باکستێجی پرۆڤەکانە ئەمڕۆ و میوان لێرەیە کە سوکار و هاوڕێی ئەو بەشداربوانەی کە ئەمڕۆ پرۆڤیان هەیە یەکەم جار لەسەر هەڕێک لەسەر لەم سەری و سەردانیشتۆ باشە برای یاد لێرەیە چۆنی باشم سوازت کوێ حاڵ گۆ لایات بوو گۆرانی گوێم نەبوو باش بوو زۆر باش بوو هەستەکەی ترسی هەیە قەلق سترێسە زۆر وا هەستەکەم منیش کە لەسەر ستێجە بێ مایکی پێنە بێ زۆر بە فریتر گۆرانی بەڕای منیش چکە مەسەلەن لەمارێکە پرۆڤە و شت دەکاتن یان پێکەوە گۆرانی دەرێن زۆر باشترە لێرە چکە لێرە خەڵکی لێ و سترێسە و کامێرەی لەسەرە و زیاتر سترێسترە قەلەقترە مێشکی سەری نەبردون لە ماڵەوە بە گۆرانی یاد بێدەنگ یاد یانی بەسە لەمارێک کەم کەوە شتێکم پێ بڵێ لەسەر یاد کات شتێکی شاز بێت یاد بەخۆی شخصەکی زۆر نەرمە ینی هادە ئەوەی و لەگەڵی باپێتان برێم شێپەشی زۆر باشە خواردنی زۆر خۆش دروستەکە بە تایبەتی شیرنەتی ئەوانە زۆر زۆر باشە ئەم کاتەوە باش کاکیجان کاتت باش بەڕێزی سپاس جەنابەت لێرە ئەمڕۆ وەکو هاوڕێشی لام بەڵێ بەڕێزی شت خۆت موزیکژان بەڵێ من وەکو موزیکژان لەگەڵ شیلان خان هاوکاری هەڵ پاش پاڵپشتیشم چۆن هاوکاری بووی چۆن هاوکاری کردووە ماوەیە لە ڕاستی ئەو ماوەی لە بیدایەتی سەرەتایی دەستپێکی ئەو بەرنمەیە لە ماڵەوە هاوکاریم دەکرد چۆنێتی وتنی گۆرانیەکانی هەڵبژاردنەکان هەڵبژاردننی گۆرانیەکانی چۆنێتی ئەداکردن لەسەر گۆرانیەکان هەستەکەی کە زۆر گۆڕاوە باشتر بووە لە ماوەی ئەم مانگەیە لە ڕاستیدا هەوڵی زیاتر دەوی بدا خۆی شتێکی سەرەتایە بوو ئەو بەس حەز و ئارەزووی زۆرە لە گۆرانی وتن
انشاءڵە سەریش دەکەین دەنگی خۆشە بەس من مۆسیقینیم بەس منیش ئەو هەستم دەنگی خۆشە بەس لە بواری ڕیتم کەمە شارەزایی نییە زیاتری دێ هەوڵی لەگەڵ بدەیت باوەڕت وایە بۆ ساڵی داهاتوو یا بۆ جاری داهاتوو بەشداری بکاتەوە باشتر وەڵای 100% ئەو دەست بەردار نابێ گەلو بەرنامێش سەر نەکەوی بەڵێنم پێ بدا دێتە سەر شانۆ کە مامۆستا بەیار مامۆستایەکی قشت و جوان ئامادەی کردووە با بفەرمونە سەر شانۆ هەستی چۆنە؟ زۆر خۆش بیستم دەرچوی بەڵێ پیرۆزە؟ ساز دەکەم من چاوەڕێ ئەوەتە کرد خۆت کە دەرچی یان ترسە؟ متمانم بخۆم بەس هیچ ترسێکم نەبوو ینی چاوەڕێتە کرد کە دەرچی؟ متمانم بخۆم هەبوو بەڵێ کەوی خەڵکەڵێن کە دەنگی تۆ بە گۆرانی ئینگلیزی زۆر باش بەڵێ هەستی چۆنە حالیان؟ باش دڵتەنگ نی؟ نەخێر پێم خۆشە ئافرین زۆر باشە ئاوە ئانا من پێم ناخۆشە دەرچووی یەکەم لە بروی خۆشمەوەی دووەمیش لە بروی ناوی کچەکەی خۆمە هەیە سێمیش لە بروی دەنگە خۆشە هەستی چۆنە؟ باشمێ ئەگەی خۆم دەرچوومە بەڕاستە؟ بەڕاست
والله بەخوا قەیناکە تەمەنی 10 ساڵە بەڵام عقلی وابزانم وەکو 100 ساڵ وایە یاد من زۆرم پێ ناخۆشە زۆر قەینامە هیوام زۆر بوو کە دەرچی وڵا بەخۆشم هێوام زۆر بوو بەس ئەشم گۆڵانێ مەسەن هەر دەریشتنەسنی احتیاتم وەگر بوو ئەوە نیە پێ بڕوخرێم چونکەوە ئەزمونەک بوو لۆ من ینی بەس لەوەی هاتبووم شەرت نیە ماهر یەکەم بین ئەوە سیستەمی پرۆگرامەکەیە لێرە تەنها ئامانجەوەی ئەزمموی وەگری نەک تەنها بگەینە ئاین دەلانێ لە بەرنامەی داهاتویان بە شێوەی دی بابرین بەشداری بکەین یان هەر شتێکی بەرەو پێش بچین کێشت هەبوو لەگەڵ ئەو گۆرانی کە هەڵبژێرا بوو بۆتان لەگەڵ تۆنی خۆت ئەگونجا کێشەکە ئەوە بوو ئەوە تۆنی نزم بوو لۆ من لەبەر ئەوان هەمویان کچ بوون تۆنیان برند بوو احتیاجی بوو بەس لە بۆ من تۆنەکە کەمەک نزمە بوو لە تۆن نزمش ناتوانم ئەدای زۆر تێدا بکەم ینی یان دەنگم بەرزکەم ئەوش مشکلێک کەمەک لۆم پێیا کرد بەس قەینە